بەڕاستی یعنی مەترسیەکی گەورە لەسەر کێشەی کورد هەیە ئێستا و مەترسیەکەش بەڕاستی تورکیایە، ئێرانە، عێراقیشە، سووریەش لەو لاوە عینی شێت و ئەو دەوڵەتانە ئێستا کۆبوونەوەکەن لەگەڵ یەکتر. بۆ نمونە میتی تورکیا چوون لە سووریا کۆبوونەوە، لە پاشا بەیەکەوە چوون لە عێراق کۆبوونەوە. ئێران و عێراق تەوان پەیوەندیان زۆر باشە بەقسەم حکوومەتەکانە. تورکیا و ئێرانیانی هەمویان ڕێکن لەسەر بەربەرەکانی کورد ئەو دەوڵەتانە. بۆ نمونە مەسەلەن ئەوە ئەبینین تورکیا دائیما هێرشەکا و جومەکا و لێ ئەدا و ئەکوژێ و ئەرزە سووتێنەوە چەند مانگە یان 5-6 مانگە ئەوان شەڕەکەن. لەم لاشەوە ئێران ئەوە مدەتێکە زۆر بە توندی یعنی دژی کوردەکانی ڕۆژهەڵات قساکە و داوا لە هەرێمە کاڵوێ دوورکەونەوە و لەوێ نەمێن و جاران ئێرانەی و ئەوانە چەکداریەکەن دژوان. ئێستا باسی چەکداری ناکەن، چونکە چەکداری ناکەن کوردی ئێران. دەڵێ ئەبێت لەوێ نەبن مؤتەمەر بگرن، لەوێ نەبن ئیزاعیان هەبێ. ئیمڕۆ ڕئیسی ئەرکانی جێیشی ئێران قسەی کرد، ئەمە ئاخر هینا دەڵێ نابێت لەوێ بن و نابێ یعنی میدیان هەبێ، نابێ کۆبوونەوەیان هەبێ لەوێ، ینی هەلبوونیان مەمنوعە طبعا. لەگەڵەوەش کە ئەوانە بە پێی UN لەوێن، ینی لاجئن طبعا، ینی پەناهەندەن. بەڵام ئەوی ملاحەزەکەی بەغا متتەفقە لەگە ئێران و تورکیا. ئەمریکا بێدەنگە و تەیدی تورکیاکە لە ئێرانیش بێدەنگە تقریبەن. حکوومەتی هەرێمیش بێدەنگە طبعا لە عینی وەقت. کۆمەڵگای نێونەتەوەیش دیار نییە چیان هەیە چیان نییە. لەبەرەوە من هەز بە مەترسیەکەکەم ئەو دەوڵەتانە لەگەڵ یەک دژی کێشەی کورد. طبعا ئەوە ئێستا دژی کوردی باکوور و کوردی ڕۆژهەڵاتن، بەڵام کوردی هەرێمی جەگرێتەوە، چونکە لەکوێ ئەو تێرۆرانە ئەکەن لە ناو هەرێم، معنا هەرێمی کوردستانی جەگرێتەوە. لەبەرەوە من ئومێدەوارم کەوا سەرکردایەتی کورد ئەوە تێبگەن، هاوکاری یەکتر بن، بەیەکەوە ڕاوێش بکەن، محاولە بکەن چۆن بەرەنگاری ببنەوە. ئەوە ئەو مەترسیە منە بینم بەڕاستیە. سیاسەتی تورکیا هەمیشە وتومە ڕەگەزپەرستانەیە، دژی کووردە، مەسەلە هەرپەکەکەنی دژی کێشەی کووردە، چونکە لە ڕۆژاوا دژە، لە باشوور دژە، لە هەموو شوێنێک تورکیا دژە و بەنیسبەت ئۆردوگان و حیزبەکەی کوردی باش نییە، هەموو خراپن. یعنی معقولە مەسەن با بڵێن پەرلەمانتاریان کە لە پەرلەمانی تورکیایە سەرۆک شارەوانیەکان خۆوانە هەڵبژێراون، هادەب حیزبێکی فەرمیە، بەس هەمووی خراپن بەنیسبەت ئەردوگان و باخچەلی و ئەمانە. لەبەرەوە من خەناعەتم وایە سیاسەتێکی ڕێگەزپارستانیان هەیە دژی کێشەی کووردە، دژی ئەوەنی حیزبێک و حیزبێک و ئەوانە و دژی هەرێمی کوردستانیش. بەڵام ئیمڕۆ باسی هەرێم زۆر ناکەن، بازرگانیان هەیە و نەو دەبەن و ئەو شتانە، بەڵام دژی هەرێمیشن. چۆ چەند جار ئەردوگان وتۆتی من نامەوێ لە سەروی سووریا قەوارەیەکی کوردی هەبێ وەکو سەروی عێراق، معنا دژی ئەوەی سەروی عێراقە. لەبەرەوە من بە شتێکی خراپ ێزام بەداخەوە ئەمریکا پشتیەگرێ، پشتیوانی ئەمریکا زۆر تەرجیعی کردوون و ئێستا لەگەڵ رووسیاش خەریکن بۆی پشتیوانیان بکە. رووسیا ئێستا کۆبوونەوەیان هەیە و هەوە، چونکە بەتەمان هێرشی ڕۆژاوا بکەن. ئێستا بەتەمان هێزیان کۆ کردوێتەوە خۆیان و چڵکا و خۆرەکانیان، ئەوی من بزانم، بەتەمان هێرشی ڕۆژاوا بکەین. نازانین وەختە سە داواکەن موافقەی رووسیا هەبێت لەسەری و لە عینی وەختیشا ئەمریکاش بێدەنگە لەوینە، دنیاش بێدەنگە. لەبەرەوە من وەکو وتم هەست دەکەم پلانێکی گەورە هەیە دژی کورد. تورکیا لە هەمویان خراپترە لەو پلانە و ئەو دەوڵەتانش لەگەڵ یەک هاوکاریشن دژی کێشەی کورد. کێشەی کورد هیچ مەترسیەکی لەسەر کەس نییە. کورد داوای مافی خۆیەکە، هەرەوەنە ئازادی بە ئازادی بژێ لەسەر خاکی خۆی، بەڵام ئەوان ئەڵێن کورد مەترسیە. مەترسی نییە کورد، ئەوان خراپن. کورد تێرۆریزم نییە، ئەوان تێرۆر بەرامبەر کورد بەکارێنن. ئەمەش بەداخەوە هەیە و بەرەو زیاتر ئەڕوایانی.
دەبێ یەکدەنگ بن بەڵام یەکدەنگ نین نە لە باشوور یەکدەنگن بەیەکەوە بینی باشوور و باکوور یەکدەنگ نین دژیەکەن نەکرد یەکدەنگ نین یعنی و گفتوگۆ ژەگەڵ یەکتر ناکەن ڕۆژهەڵات طبعاً لەگەڵ هەموو حیزبەکانی ئێرە هاوکاریان هەیە بەڵام ئەوە تاوە لیان نەدەن یان کوژن و بە تۆپ و بەهین و لەبەرەوە کێشەی کە موشکیلەیە هی ئێمە حیزبەکان یەکدەنگ نین هاوکار نین دانانیشن گفتوگۆ ناکەن کێشەکانی خۆیان هەڵکەن بۆی بە یەکدەنگی بەرگری لە کێشەی کورسکەن و بەرەنگاری ئەو پلانانە ببنەوە پیلانانە بنەوە کە دژی کورد لە هەموو پارچەکان هەیە و ئەوەش بەڕاستی مەترسیە چونکە ئەگەر حیزبێک ئێمڕۆ پارێزراو بێ سبەینێ ئەویش یعنی مەسەن تورکیا ئێستا لە پەکەکەدا بە ناوی پەکە ئەگەر پەکەکەی پێتەواو بێ پەلاماری پارتیەدا پەلاماری شتێدا یعنی دژی کێشەی کووردە مەسەلەوە نییە بڵێ دژی حیزبێکە بە تەنها ئێرانیژەوە ئەبینی دژە خۆ کوردی ڕۆژهەڵات چیان کردو هیچیان نەکردەوە سەر بەڵام ئەوەیە ئەڵێ نابێت لەوێ بن نابێت کۆ بنەوە ئەڵێ ئیمڕۆ ڕئیسی سوپای ئێران نابێت کۆ بنەوە نابێ ئیعلامیان هەبێ معناوەیە دژیانن هەتا ئەگەر چەکداریشیان نەبێ و ئەمە شتێکی تازەیە دەڵێ لەمە دوای ئێمە بە تونتر لیانە دەین ئیمڕۆ ئیعلانی کردووە